بەخێر بێن بۆ مەطعەم سلێمانی. من ئەڵێم ئەم خواردنانەی ئێرە زۆر خۆشن، بە زۆری کەبابەکە و برنجەکە. برنجەکە زۆر فرێش دروست دەکرێ، هەر لەسەر ئاگریێتە دەرەوە، تامی هەر زۆر خۆشە. اینجا شلەکانیش بامێ و قەیسی و هەموو شلەکان زۆر خۆشن، تامی زۆر خۆشن. اینجا من ئەڵێم ئەم مەطعەمە زۆر باشە و ئەبێ 5 ئەستێرەی بیتر. ئەم مەطعەمە خۆشە بە ناوی مەطعەم سلێمانیەوە لە کرۆیدنە. ئەدرێسەکەشی CR02RF 55 لندن رۆد. بەخێر بن. دەڵێن لە بەریتانیا بیت و کەبابی سلێمانی و دەست بکەوێ جیاوازیت، بەڕاستی جیاوازی. جابوویە ئێمە لە کرۆیدنین کەبابخانەیەکێ بە ناوی سلێمانیەوە. دەچین بزانین ئەم کەبابخانەی سلێمانیە تامی ئەو کەبابە ئەیاکە لە سلێمانیا دروستیەکەن و ئەو کەبابە نایابوو تایبەتی کە لە کوردستان و سلێمانیا بە تایبەت دروستیەکەن ترش و خوێ بە لەزەتی پێوە ئەکەن و دەردی کوروتەنیەڵێ بە بابۆڵە ئەیخۆین. ئێوەش لەگەڵما بمزانین لە ئەم کەبابخانەیە و کەبابخانەی سلێمانی بزانین جەوەکەیان چۆنە، چ دیکۆر و چ دیزاینێکیان دروست کردو بۆ ئەو میوانانەی کە دێن. فەرمون لەگەڵمان بن. کاکە ئەڵێن کەبابی سلێمانی، بەڕاستی کەباب و جگەر و تکە و ئەم بابەتە. مامۆستا چۆنی مامۆستا؟ وەرە قەزاو لە من بزانم ئەمە چی حازرێ کردو ئەم تەرتیبات و جگەر و شتە. کاکەی جان ئەمە چی ئەم ترشیاتە خۆ دروستیەکەی؟ بەڵێ ترشیاتی خۆمانەوە بەدەستی وەسا جەمال دروست دەکرێت. ئەمێ بێمە ئەو دیۆ کۆمەڵەشتی تایبەتم شامبەی بزانم تۆ ئەم شتە جوانانە خۆ دروستیەکەی بە تایبەت دەمەوێت لە کەبابەکەەوە دەست پێ بکەم. ئەگەمە کەبابی سلێمانی بە تامی کوردستان. بەڵێ ئەڵێن کەبابی سلێمانی زۆر تایبەتە لە خەڵکیشم بیستو ئەڵێن ئەم کەبابە تامی کەبابی سلێمانیەیە. حتمما دەتگەڕێنێتەوە بۆ کوردستان. لە ئێواران لۆدی لەسەر نابێ ئاواکە میوان. بەڵێ بە دڵنیایی ئێواران زۆر زەحمە لەسەر. ئەگەر دیقەت بی لە کوردستانە ئەوەی نانەکە دروستەکە کەسێکی تایبەتە، ئەوەی کەبابەکە دروستەکە کەسێکی تایبەتە و ئەوەی کە ئاشی برژێنێ کەسێکی تایبەتە. بەڵام من دیقەتیم تۆ لێرە هەموویەکەی دەما ئەمە چۆنە بەڵێ وەڵای من لێرەوە تەنها نانەکە لەگەڵ کەبابەکەی دروستەکە منێکات زۆربەی کاتش کاک جەمال خۆی نانەکە هەوی ڕوشتەکەکە. بەس من ئایدی کەبابم بە تەواوەتی، من ئیشم کەبابە، ئیشی گرێڵەکەم برژانەکەم. شیشەکانمان گەورەیە، سۆسی خۆمان سۆسیەکەین و تر ئەبێ بەتان بێ نێنەگە لای خۆمان بێ حەلین ئەی چۆن تامێکی تایبەتی خزمەتتان ئەی چۆن ڕۆژانە کە کابرا یەکێک دێ بۆ نمونەڵێ 4-6 کەبابم بەرێ کەبابەکەی بۆ حازرەکەی ئەم نانە گەرمە و کەبابەکەی بۆ برژێنین و ڕاستەوخۆ نانە گەرمەکەی لەگەڵا دروستەکەین و بە نانی گەرمەوەی نێری کەس گوێرێمان نەبێت. سماقتان هەیە؟ ئای چۆن سماقمانێ و ترشمانێ سماق بە جیاترش لە کەبابەکەیە تەماتەی برژاو دائەنێن؟ تەماتەی برژاو، سەڵاتە، پیاز، زەیتون، تەرتیباتە تۆشتێن بڵێ. بەڵێ ئەم ئەستاوە خڕەی دێ هاڕەی دێ ئەمە چیە؟ وەرە بۆم باسکە وەرە ماوە گەڕێنێتەوە بۆ سروشت. وەڵا برامان گەڕێنێتەوە بۆ سروشت. ئەم ماستاوە ئەمە چۆن ئامادەیەکەن؟ ئەمە شتێکی زۆر جوانە و ماستاوی بە تامی خۆمانە. ئەو بۆی بوو گەڕێنێتەوە بۆ بناری شاقانی کوردستان. دەمەوێت ئەوە بڵێم لێرە کۆمەڵێک کەباب و شتی تایبەت هەیە بۆ ئەو کەسانەی کە دوورن لە شوێنکارە کوردەکان، دوورن لەو شوێنانەی کە ئەڵێن کەبابی کوردیمان دەست ناکەوێت. کاکە وەرن کەبابی کرۆیدن، کەباب بڕابکە نیوشی لۆ قیمە زیاتری پێوەیە. ئەم کەبابە بە تامی سلێمانی کەبابێکی زۆر نایاب و جوان کە دەتوانم بڵێم لەسەر ئەو خەڵوزە هەلوەدای دێ. کەبابێکی زۆر تایبەتە و دەمەوێت بچمە لای خاوەنی ئەم شوێنە ئەم شوێنکارە
بزانم پلانیان چییە چۆن بیریان لە کەبابی سلێمانی کردوتەوە. کاک جەمال سڵاو لێبێ. سڵاو لێوەش بەخێر من سەرچاوە. کاک جەمال بیرۆکە و دروستکردنی ئەم شوێنە و ئەم ناوە چی بوو لەسەر ئەم ڕێستۆرانتێکە دادناوە؟ من ماوەیەکی زۆرە لەم ناوان بۆ 12 ساڵە چێت دووسێ جێگای تر هەبوو مەطعەم گۆڕیمانە تازە هاتوونەتە ئێرە لە هەوڵی ڕەمەزانەوە هاتوونەتە ئێرە بە ناوی سلێمانیەوە کردومانەتەوە و هەر حەزیشم لە شتی کوددەواری خۆمانە بە عام شتی کوددەواری خواردنە کوددەوارەکان و کللتوری کوردیشم حەز لێەوە هەموو کاتێک ئیتر بە هەموو قاز و قەل و کەڵەشێر و مراوی و برنجی کوردی لە سلێمانیەوە هێناومانە قەرە خەرمانمان هێناوە ئەوەی بابەتی کوددەواری وێ لێرە من پێم خۆشەکە هەم بێت ئەوە هەموو کاتێکیش وە خەڵکی منتیاقەش هەموو یەزانێت چکە زۆر دەمەکە بۆ خۆم شێفم خواردنەکان خۆم درستی دەکەم. این پێشەوەی دێمە ژوور و یەکدوو کەسم بینی حەزیان نەکرد لە کامێرەکە دەرکەون بەس خۆم قسەم لەگەڵ کوتم بزانم کەبابەکەی کاک جەمال چۆنە ئەڵێ کە چووی بۆ کەبابخانەی سلێمانی هەستکە لە سلێمانیای کەبابی سلێمانیە خۆی جا چ جای ئەوەش تۆ ئەڵەی هەل و قاز و مراوی و قەرەخەرمان و ساوەر و کفتە و کووبە و سەر و پێ و ئەمە چۆنە هەمووانە پێکرێ یاپراغ و دروست دەکرێت هەموو شتێکیسان حەزی خۆیەتی من خۆم زۆر دەمێکە لەوی شەدام وە هەموو خواردنە کوردەکانیش هەر حەزێکە زۆر دەمێکە لە سەر و 20 ساڵی شەوە خواردن دروست دەکەم حەزیشم لێوە ئامادە هەمووشی نوعەکان ئەتوانم بە تامی کوردەواری نامە هیچ خواردنێک بە دا و دەرمان خۆش ناکەم هەمووی بە تامی کوردەواری خۆمان سەردەمی کۆن چۆن کراوە بە تامی خۆی هەر بەو شێوەیە هەر ئەوە بەکاردێنم هیچ دا و دەرمان و شت حەزم لەو شتانە نییە زۆر کەبابەکەشمان ئێمە گۆشتێکی زۆر جوانە کڕین ڕۆژانە دوو کەڕە دروستی دەکەین هەم نیوەڕان کە دوکانەکەینەوە هەم سەل لە ئێوارەش برنجەکانیشمان هەروایە هەمووی دوو جار بە فرێشی نەک بەمانەوە بە خواردنەکان ئەوە بڵێم وەکو خواردنی کە بێ لە برژاو چیکەتان هەیە قەلمان هەیە کەڵەشێرمان هەیە قۆزی گۆشتی ملمان هەیە قۆزی سوورەکراوەمان هەیە بریانی و ساوەرمان هەیە برنجمان هەیە و شلەکانیش بامێ قەیسی فاسۆلیا سپێناخ لۆبیا پاقلا هەموو نوع شلەکانیش ئامادە دەکەین. تۆ پێم بڵێ قەلەکە چی تێکردووە من قەلەکەی زۆر بەلەزاتە وەڵی هەموو خواردنەکان زۆر بە سادەی درستی دەکەم زۆر گوێ بە داو دەرمان ناکەم زۆر کروتەنی ئەڵێن دەستیاوە خۆشە ئەوەیە ڕاهاتنەوە یا هەر کابرا خەڵکە ڕاهاتوو بە دەستاوەکە مەسەل من جاری وا هەیە لێرە نیم لە شوێنێکە مەسەن کەسێک لە جێگای منیشەکە زۆربەی مشتەکان یەکسەر هەست دەکەن نەڵێم خواردنەی خۆی نییە یا کەسێکیش بکە کە ئێمە ژوورۆڵم ڕە خۆت خواردنەکە دروست نەکردەوە خەڵکەکە زۆر سا خەڵکیم ناوە 12 ساڵە مەسەلەن هەریەتە لام خواردنی دەستنی خۆ لەبەرەوە خەڵکە زۆر زیاتر هەست دەکات یعنی ئەگەر ڕۆژێ تۆ خواردن لێنەنی خەڵکەکە هەستی پێیەکە زۆربیان هەست دەکەن حد زۆربیان هەست دەکەن بە تایبەتی لە فاسۆلیا و لە قەیسیە من زۆربەی حەفلەکانیش دەکەم بۆ ماڵان بێرزدەیم هەیە حەفلەی بۆ کوزاواکەم لە وتێلەکان زۆربیان داواکەم بە تایبەتی بۆ شلەی قەیسی عیلەکان زۆربەیە یعنی ئەمە و بپرسم ئێوە گەرێشە پەیوەندیتان پێوە بکە بڵێ خواردنی حەفلەیەکم هەیە ئەوەنە نەفەرە بۆی ئامادە بەڵێ من خواردنی زۆر دەمێت 12 ساڵش لە لەندەن خواردنی بۆ تەعزیە بۆ بێرزدەی بۆ کوزاوا بۆ مناسەباتەکان بۆ مناسەباتی حیزبی بۆ هەمان ئامادە کردووە دەمەوێت بڵێم وەرنە سلێمانی کەبابی سلێمانی بخۆن لەگەڵمان بن چاوی کەناڵی UK4 بەرمەدەن ئێوەش بینەرمان بن و ئێمەش دوێترین بەرنامەتان پێشکەشەکەین خۆشحاڵ بین کە بینەرمان بوون شاد و سەرکەوتوو بن لەگەڵ کەبابی سلێمانی کاتێکی خۆش و ماڵاوە. بۆ ڕیکلامکردن لە کەناڵی UK4 یەکەمین کەناڵی کوردی لە بەریتانیا دەتوانن پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0 747 930 42 86